بەڕێزان، ئێستا وتاری دامەزراوەی کەریمی عەلەکە و نوێنەری بەشداربووی دامەزراوەکە لە ڕێخستنی ئەم مەراسیمە لەلایەن بەڕێز شاخ خەوان سدیقەوە دەخوێنرێتەوە. با بفەرمێ. ئامادەبوانی بەڕێز، میوانانی قەدرگران، بەرپرسانی حزبی و حکومی، بنەماڵی بەڕێزی کاکە شێخ حوسێنی هەزارکانی، بە ناوی دامەزراوەی کەریمی عەلەکەوە بە خێراتنی هەموو لایەکتانەکەین بەخێر بێن سەر و سەرچاومان. وەک لای بەڕێزتان ئاشکرایە لە مێژووی دوور و نزیکی هەموو گەلوونەتەوەیەکە کۆمەڵێ ناو و مرۆڤی بە ئەمەک هەن کە بە کفتار و گفتار و ڕەفتارەکانیان ئەبنە جێگای شانازی وەک سمبولێکی بەرزینەتەوەی ئەمێننەوە کە ئەتوانین نمونەیەکی زیندوو وەک ناوی کاکە شێخ حوسێنی هەزارکانی بێنینەوە کە یەکێکە لە سمبول و ڕەمزە گرنگەکان و ڕەمزە جوانەکان کە لە پرۆسەی ئەنفالە بە ناحەق شەید کرا. دیارە ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە لە سەرەتای دروست بوونمانەوە وەک پرەنسیپی نەگۆڕ هەمیشە هەوڵمان داوە وەک ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی ناوی ئەم کەڵە پیاوانە بە زیندوی ڕاگرین، جا لە هەر جۆر و لە هەر کەناڵێکەوە بوو بێ، بە هەر شێوازێک بوو بێ. ئەڵبەتە ئەویش لەژێر ڕێنمایی دۆستی پرسەنەتەوەیەکان زۆر بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ کە هەمیشە ڕێنمانی کار و دەستگیرۆیەکەری ئەم پرسانە بووە و هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووە کە ئێمە وا بکەین ناوی ئەم قارەمانانە هەمیشە بە زیندوی بێڵینەوە و بە نەمری لە ناو مێژووی گەلەکەمانە تۆمار کرێنتانەوەکانی داهاتوو بیان ناسێت. هەر بۆیە ئێمە زوو بیرمان لەوە کردەوە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە پڕۆژەی 1 ملیۆن پۆستەر بۆ 1000 کەسایەتی کوڕ ڕاگەیەنی لە هەر 5 پارچەی کوردستان بە کوردستانی سووریشەوە کە ناو و خەبات و تێکۆشان و هەوڵ و ماندووبوونی نووسەران و ئەدیبان و شۆڕژگێڕان و کەسایەتیانی سیاسی و کەسە قارەمانەکانی خۆمان چ لە ژنان چ لە پیاوان لە پۆستەرێکە پێشکەش بە خەڵک بکەین هەتا ناویان بە زیندوێتی بمێنێتەوە و نەوەکانی داهاتووش بیان ناسن. جیا لەمانە هەوڵی ترمان ناوە لە ڕێگەی دانانی پەیکەرەوە لە شوێنە شیاوەکان لە شار و شارۆچکەکان دیسانەوە ئەم پیاوە گەورانەوە ئەم ژنە گەورانی خۆمان لە بیر نەکەین، پەیکەری شیاویان بۆ بکەین، لە شوێنی شیاوە بۆیان دانین هەتا جارێکی کە دووبارە ئەوانە ناویان نەفەوتێ و کار و کردەوەکانیان هەمیشە لە بەرچاوی هەمووان بێت و هەمووان بیان ناسین بە تایبەتینەوەی نوێ. جا لەمانەش لە پشت چەندین خەڵاتی ڕێزلێنان و یاد و کۆڕ و سیمیناری هاوشێوەی وەکەوەی ئەمڕۆ بووین بۆ کەسایەتیەکان، بۆ قارەمانەکان، بۆ هەموو کەسانی کە ڕۆژە لە ڕۆژان لە هەرکوێی کوردستان خزمەتێکیان کردبێت. ئێمە وەک دامەزراوەی کەریمی عەلەکە شتانە بۆ شانازی ناڵێن، بەڵکۆوانە بە ئەرک و واجبی ئەخلاقی سەرشانی خۆمان ێزانین و هەر لەو پێناوەشا دروست بووین و لەو پێناوەشا کارەکەین. بۆیە ئەمڕۆ لێرە لە حزوریەوە یاوەستاوین بە شانازیەوە پێتان دەڵێین کە کەسێکی وەکو کاکە شێخ حوسێنی هەزارکانی بۆ ئێستا و بۆ داهاتوو جێگای فەخری ئێمەیە و ئێمە بە شانازیەوە لەژێر ڕێنمایی بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵ و بە هاوکاری شاعیری عەزیز کاک عومەر کەسان هەوڵماندا ئەم مەراسیمە بەڕێوەبەرین و جارێکی کە زۆر بەخێر بێن. درود بۆ گیانی پاکی کاکە شێخ حوسێن و سەربەرزی بۆ بنەماڵەکەی.